ئۆسمان سەبری هەموو ژیان ناخوا دبەر پێشکەتن و ئازادیە مڵەتێ خۆدا دەرباس کرد زندان و زۆر و زەحمەتیên زێدە دیتن لێ خەماویە سەرەکە هەر زمانێ کوردی بوو. ئاپێ ئۆسمان زمان وەک کۆکانەتەوە بوونێ ددیت وی خۆوەک پێوانێ زمانێ کوردی ددیت و بتوندی کوردێن کوب زمانێ کوردی ناخوێنن و ناخوازن بخوێنن ڕەخنەت کرد و دگوت گاواک و ئەمش بۆ زمانێ خۆ بخەبتن ئەم قەنجیە بخۆتکن لێ حەیف یەن بزمان مژول دبن گەلەکی کێمن. ئۆسمان سەبری کوگەلێک بەرهەمن گرانبەها لپەی خۆهشتن وەک باهۆز دەردێن مە چار لە هەنگ بیرئانین ئەلفبێیا تەکوز دە هەلبەستێن خۆیان قەشەنگ دەژی بال دکشان سەر گرنگیە زمانێ کوردی. ئۆسمان سەبری ساڵە 1984 هەلبەستێک تایبەت لەسەر گرنگیە زمان نویسی و تێدا دیار دکەک و زمان ڕێیا خەلاسیەش کوردان ڕەڤەتکە و بێی زمان کورد نکارن دوارێ وێژە و زانستێدا بە پێشڤەهەرن و خوا ji شەرمیە پاشکەتنێ لە جیهانێ ڕزگار بکن. ئاپێ ئۆسمان دە هەلبەستا خۆدا وەهات بێژە چاوا بێ زمانگەل دی جیهان تێتە پاراستن بچ لە باتی ماف و ڕوومەت هاتنە خوستن تەنێ بزمان مرۆڤ جودا بوویە ji دەهبان پێخوەند زانا بوو فریە خۆگهاند ئەزمان لەورا divê ئەم ji بۆ زمان خۆ بوەستینن حەیا بکارن کوردان ji تەنگiyê دەرینن bijîn kesên ku ji بۆ زمان dikin xebatê ewin berê gel diguhêzin rêya felatê. بەسا مستەفا ڕوودا.